سلااوت لێبێ سلااو بێ لە ڕەمەزانتان پێرۆز بێ لە تۆش بیرۆز بێ ئیشەڵڵا چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵکەش و هەوای فامیلی مۆڵت پێ چۆنە؟ وەڵام هاتم لە هەولێر ئەمڕۆ پارێزگای دیالە ماڵم و ماڵی برام لەیرە و حەز دەکەم تەمەشاکەم چینیە لەیرە فامیلی مۆڵ پێ خۆشە بەدڵتە؟ زۆر خۆشە الحەمدولله. لەگەڵ ڕەمەزانە چۆنی کەش هۆی ڕەمەزان پێ چۆنە؟ وەڵا ڕەمەزان زۆر خۆشە من یعنی ڕەمەزانەکەم هەموو ساڵی و الحەمدولله زۆر باشم الحەمدولله. چ کاری چ پیشەی چ ئیش ئەەکەیت؟ وەڵا ئەمن مامۆستام زمانی ئینگلیزی و ماستەرم هەیە لە بەریتانیا و ئێستا ئەمڕۆ هاتم لە هەولێر بۆ مقابلەکەم لەگەڵ ئەم دیست ئینشاڵڵا کارەکەم لە زانکۆی کاسۆلیک لە ئەنکاوە. زۆر باشە یخوا بەخێر بێ. باشە ئەمە شتێکی خۆشمان پێشکەش ناکەی بۆ نمونە نوکتەیەک بێ بەسەرهاتێک بێ شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ وەڵاهی نوکتەی لە کوردی ناناسم وەڵا نازانم ئەرێ زۆر باشە گۆرانیشمان بۆ ناڵیت؟ گۆران ئەزانم بۆ ئەو برا ناوی چییە بەسێک دەقە بێ زەحمەت زۆر باشە کێشەنیە کاک بڵند ئیبراهیم گۆرانەکەیم بۆ بڵێ ئەزانی لەبەرتە دێڵە زۆر باش. ئەسمەر یارێکە بێڕەحم و بێوەفا خۆی لا سەیران و من لا دەرد و جافا وهات وەختی تۆ باکردم یارمە یاری درۆزن منی فرێودا با قسەی خۆش دڵی دەڕۆمی ئاهێنە یەک جۆش. وەڵا لەوم باشتری لەبەر بوو داوا دەسەکانی تۆش خۆش بێ. پرسیارم هەیە پرسیارەکە زانی و کاتەبیتە خاوەن خەڵەت ئەگەر نەشزانی من و تۆ چاڵنجەکەکەین پێکەوە باشە؟ چی یاریزانێک خاوەنی سێ مۆندیالە؟ چیاری سێ مۆندیال عن جیهان مۆندیالی جیهان والله ئەزانم بەرازیل 5 مۆندیال هەیە ئیتالیا و ئەڵمانیا 4 مۆندیال هەیە ئیسپانیا 1 مۆندیال هەیە. یاریزانێک ناوی یاریزانەکە یاریزانێک نازانم وەڵا سارەکەت بۆ بگۆڕم؟ بگۆڕە باشە کێشە نیە. ڕۆناڵدینهۆ بەر لەوەی بچێتە یانی بەرشلۆنا یاری بۆ چی یانەیە کردووە؟ ئەنتەر مێلان ناناسم ینی یاری بەرازیلی بەناو ناوی ناناسم وەڵا. ئاسان کارت بۆ بکەم دوو هەڵبژاردنت پێ ئەدەم لەو دوو هەڵبژاردانە یەکێکم پێ هەڵبژێرە باشە؟ پاریس و ڕیال. پاریس و ریال لە یۆروپا والله باريس وريال يعني هو مانشستر سيتي وريال. Can you repeat the question please? اوكي باشا. رونالدينهو رونالدينيو باريس سان جيرمان. غلطة؟ باريس سان جيرمان؟ Yeah. راست. Yes. Because he didn't play for Real Madrid. He didn't do that. هاندەری چی یانێکی؟ بایر میونخم. بایر میونخی؟ بەڵێ. دەسەکانت خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی هەر لە دیالۆ هیچ کێشەمان نییە هەر لە دیالۆ هەتاوەکو نە هەولێر فامیلی مۆڵ بەخێر هاتی. زۆر سپاسەکان